ئێمە بە هەموو جۆرێک لەگەر مافەکانی مامۆستایانین و مامۆستا حەقی خۆیتی لە ژیانێکی قورسدایە بەڕاستی، بەڵام لەوانەیە بایکۆت چارەسەر نەبیت بۆ ئەو بابەتە. چارەسەر ئەوەیە بە شێوەیەکی گشتی هەوڵ دەدەین چاکسازی زیاتر بکرێت و داهاتەکەش هەر ئەوەندەیە بەنسبەت هەرێمی کوردستان. لە ئەنجومەنی وەزیران هەموو حزبەکان مەوجودن، مناقەشەی باری دارایی کراوە کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە توانای داراییتی ئێستا حالیان، بەڵام گرنگ ئەوەیە ئەو داهاتێک کە ئێستا شەیە بتوانین باشتر تەنزیمی کەین و لە کاتی خۆی موچەکان بدرێت. بەوازبی خۆمی دەزانم هەوڵی جددی بدەین بۆ ئەوەی کێشەی موچەی مامۆستایان چارەسەر بکرێت، بەڵام شتێک هەیە واقعی دارایی هەرێمی کوردستان و موچە وەنیا دەبێ واقعەکە و موچەکە پێکەوە بگونجێندرن. ئەوەی ئێمە هەوڵی بۆ دەدەین ئەو پاشەکەوتەی کە هەشە ئێستا ئەگەر لە ساڵی نوێەوە مانگانە بە منەظەمی بدرێ، پێم وایە ئەوە شتێکی باشە. سەرڕای ئەوەی ئەوە زۆر کەمە بۆ ژیان و بژێوی مامۆستایان.